حتى شذ المحراب بالدم. او ابو ترابه علی کوڕی ابو طالب کوڕی عبدالمطلبی پس مامە پێغەمبەری خودی علیه الصلاة والسلام و خودانکەری و زاڤایە ویە نزیکی 5 ساڵە خەلیفە بسلمانە بوو پاشی هاتە کوشتن بغەدر و نەحەقی لەسەر دەستی خەوارجە و ئەوش ماڵ دەرکەبوو بۆ ئەداکردنە نوێژە سپێدێ مرۆڤێکی زیرەک و وێرەک و خودان هێز و شیان بوویە یە فەسیح و ڕەهوان بێژ بوو و یە دادپەروەر بوو نەبەینە خەڵکێکیدا پێغەمبەری خودی علیه الصلاة والسلام گوتێ تۆ برایە منی هەروەسە دەربارەی ویدا گوتی ئیماندار حەجت کەن کەسێک کە بژێوە نابن ئەگەر منافق نەبیتن و پێغەمبەری شەهدەیی بوودا و خودێ و پێغەمبەر هەردوو حەشویت کەن و دەمێ خەوارجە هاوێتی و قەدرێوی کێم کردی ئەوی دەربارەی نەفسە خوددا گوتی محەممەدێ پێغەمبەر برایە منە و خەزیرێ منە و حەمزە سەید و شوهەدا مامێ منە و جەعفەر ئەوێ سپێدەهی و ئێڤاریە دیەل مەلایکەتات فڕیتن کوڕێ دەیکا منە و کچە پێغەمبەری هەفژین و خوشتڤیە منە خوین و گوشتێت مەیە تێکەلی ئێک و دوو بووین و هەردوو نەڤیت پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام عەیالێ منە شوێ وێژەما کێش هەوە بەهرەکە وەکیە من هەیە